یەکێتی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی لە راپۆرتێکدا ژمارەی کوژراوانی ڕۆژنامەنووسانی لە ساڵی 2010دا لەسەر ئاستی جیهان بڵاو کردەوە کە بەپێی راپۆرتەکەیان 94 ڕۆژنامەنووس کوژراون. یەکێتی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی کە بارەگاکەی لابڕۆکسلار لە راپۆرتەکەدا ئاماژەی بەوە داوە ژمارەیەک لەو ڕۆژنامەنووسانە بە ئەنقەزیان بەهۆی تەقینەوە و تەقەکردن لە کاتی ڕۆماڵکردنی ڕووداوەکان لەم ساڵدا گیانیان لەدەستداوە. لە راپۆرتەکەدا ئەفغانستان بە مەترسیدارتنی وڵات بۆ ڕۆژنامەنووسان هەژمار کراوە و بەو پێی 16 ڕۆژنامەنووس لەم ساڵدا لەو وڵاتەدا کوژراون. دوای ئەویش مەکسیک هاتووە کە 11 ڕۆژنامەنووس کوژراون. هاوکات بەپێی راپۆرتەکە سووریا کە بە سێم مەترسیدارتنی وڵات بۆ ڕۆژنامەنووسان هەژمار کراوە 8 ڕۆژنامەنووس لەم ساڵدا لەو وڵاتەدا کوژراون. دوای ئەویش ئاماژە بە هەندستان وەک مەترسیدارترین وڵات بۆ ڕۆژنامەنووسان هەژمار کراوە کە 7 ڕۆژنامەنووس لە میانی ئەم ساڵدا لەو وڵاتەدا کوژراون. دوای هیندستانیش هەریەک لە پاکستان، سۆماڵ و ئەمریکا دێن کە لە میانی ئەم ساڵدا 5 ڕۆژنامەنووس لە هەریەک لەو وڵاتانە کوژراون. هەر لە راپۆرتەکەدا تیژ خراوەتە سەر کوژرانی ڕۆژنامەنووسی سعودی جەمال خاشقچی کە لە قونسوڵخانەی سعودیا لە شاری ئیستانبول لە 2 مانگی تشرینی یەکەمی ڕابردوو گیانی لەدەستدا. هەروەها بە نمونەیەک هەژمار کراوە کە گیانی ڕۆژنامەنووسان بەردەوام لە مەترسیدایە. لای خۆیەوە سەرۆکی یەکێتی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی فلیپ لۆرد ڕایگەیاندووە کە لە کردەوە توندوتیژەکان بە تەواوی پاراستنی گیانی ڕۆژنامەنووسان پشتگوێ خراوە. فلیپ داوای لە نەتەوە یەکگرتوەکان کردووە ئەو ڕەشنووسە پەسەند بکات کە یەکێتی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی لە مانگی تشرین یەکەمی ڕابردوو تایبەت بە ئاسایش و پاراستنی گیانی ڕۆژنامەنووسان پێشکەشی کردووە. ناوبراو و تووشێتی ئەو ڕەشنووسە دەبێتە وەڵامێکی توند بۆ ئەو تاوانانەی کە دەرحەق بە ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێت. يا الله عصام مفتاح سيارة، اعطيني مفتاح سيارة.